بۆ هەفتەی چوارەم وەکو فەرمانبەرانی سنووری پارێزگای هەڵەبجە گربوونەوە ئەنجام بدەین بۆ داواکردنی مافە یاسایەکی خۆمان کە بە هەمیشەی بوونمانە هەروەها بۆ پشتیوانی هەموو هاوڕێ فەرمانبەرەکانی کەمان لە هەموو شارەکانی کە ئێمە چەند خاڵێک ئاماژە پێین وەکو فەرمانبەرانی گرێبەست کە بە هەمیشەی کردنمانە بەبێ دانانی هیچ مەرجێک خاڵی دووەمیان بەستنی هەموو دەرماڵەکانە بەبێ جیاوازی بڵێن بەبێ جۆری بڕوانامەکان بەبێ بڕوانامەکان بەسرێت بڵین ئەژمارکردنی ساڵانی خزمەتە لە ڕۆژی دەست بەکاربوونمانەوە ئەو فەرمانی کە هاتوون بە هیچ شێوازی ئاماژە بۆ نەدراوە کە چەند ساڵ فەرمانبەر خزمەتی کردووە خزمەتی هەیە چارەسەرێکیش بۆ ئەو فەرمانبەرانە بدۆزێتەوە کە نزیکی خانشینین فەرمانبەرمان هەیە ئێمە ئێستا لە 1/12/2008 دەست بەکار بووە مۆهل 1960 هەڵە نەبم ئەم ساڵ بەپێی بڵێن ساڵی ئایندە بەپێی بەرنامەی کاری حکوومەت بۆ خانشینی 59 کردە خانشین یعنی ئەم فەرمانبەرە بێت چارەسەری چی بێت هەموو فەرمانبەرانی گرێبەست ئەم کێشەیان هەیە ئێمە مافێکی یاساییمانە داواکارین لە سەرۆکی حکوومەتی هەرێم کە ئەم داوایە چێتە بەردەستی ئەو ڕەزامەندی دەرەبڕێت داواکارین بێبەشمان نەکات لە مافە یاساییەمان داوای لێەکەین بەدەم داواکاریەکەمانەوە بێت من حو صالة فەرمانبەری گرێبەستنەوە ڕێبەرایەتی هەیە هەڵەبجە مهندسم لێرە ئەجا هاتوین لێرە خۆپیشاندانەکەین داوای ئەوە ئەکەین کە ببین بە هەمیشەیی کەم ڕەفیقەکانیشم هیچیان لە 3 ساڵ کەمتر نییە هینە خزمەتیان بۆیە هاتوین لێرە داوای ئەوەکەین کە ببین بە هەمیشەیی بەڵێ چەند جاری کە خۆپیشاندانمان کردووە و داواکاریمان کردو کەسیش نەهاتووە بە هانامانەوە